بەشی یەکەم کەرستەکانی ناو بۆکسەکە. سڵاو هاوڕێیان، بەخێر بێن بۆ ڤیدیۆی فێرکاری یاری من پێشمەرگەم. کاتێک بۆکسی یاریەکە دەکەنەوە ئەم پێکهاتانە دەبینن. 17 کارتی فەرمان کە دابەشبوون بەسەر 6 فەرمانی پێشمەرگە و 11 فەرمانی تیرۆرزدا، 10 کارتی ناسنامەی نهێنی، 10 کارتی ئەندامێتی حزب، 10 زەرفی تایبەت و 20 کارتی دەنگدان کە پێک دێت لە 10 بەڵێ و 10 نەخێر. هەروەها 2 کارتی پاش بنەما بۆ کۆمەڵی فەرمانەکان و فەرمانە لادراوەکان، لەگەڵ تەختی یاری دووڕۆ و 2 نیشانەی تایبەت بۆ فەرماندەی گشتی و سەرلەشکر. بەشی دووەم ئامادەکاری و زەرفەکان. بۆ ئامادەکردنی یاریەکە بۆ هەر یاریزانێک زەرفێک ئامادە دەکرێت کە 4 کارتی تێدایە. یاسای سەرەکی ئەوەیە کە کارتی ناسنامەی پێشمەرگە دەبێت لەگەڵ کارتی ئەندامێتی پێشمەرگەدا بێت، بەڵام کارتی ناسنامەی تیرۆرست یان سەرۆک تیرۆرست هەمیشە لەگەڵ کارتی ئەندامێتی تیرۆرزدا دەخرێتە ناو زەرفەکە. ئەما بۆ ئەوەیە کە لە کاتی پشکنینەکاندا ناسنامەی سەرۆک تیرۆرست بە شاراوەی بمێنێتەوە. دابەشبوونی ڕۆڵەکانیش بە پێیژماری یاریزانەکان بەم شێوەیە دەبێت کە لەم خشتێدا دەیبینن. بەشی سێیەم قۆناغی شەو و دەستپێک. دوای دابەشکردنی زەرفەکان بە شێوەی هەڕەمەکی قۆناغی شەو دەست پێ دەکات و هەمووان چاوەکانیان دادەخەن. ئەگەر ژمارەی یاریزانەکان 5 بۆ 6 کەس بێت، تیرۆرستەکە و سەرۆک تیرۆرست چاو دەکەنەوە و یەکدی دەناسن. بەڵام ئەگەر ژمارەتان 7 بۆ 10 کەس بێت، هەموو تیرۆرستەکان جگە لە سەرۆک چاو دەکەنەوە و یەکدی دەناسن. لەم کاتەدا سەرۆک تیرۆرست چاوی بەداخراوی دەهێڵێتەوە، بەڵام تەنها پەنجەی گەورە بەرز دەکاتەوە تا تیرۆرستەکانی تر بیبین و بیناسنەوە. بەشی چوارەم خولی یاری و قۆناغی هەڵبژاردن. هەر خولێکی یاری لە 3 قۆناغی سەرەکی پێک دێت: هەڵبژاردن، دەرکردنی فەرمانەکان و دەسەڵاتە باڵاکان. لە قۆناغی یەکەمدا کاندیدی فەرماندەی گشتی یاریزانێکی تر وەکو کاندیدی سەرلەشکر دەستنیشان دەکات. بەپێی یاسای سنووردارکردنی خولەکان، ئەو دوو یاریزانەی کە لە خولی پێشوودا بەسەرکەوتووی و حکومەتیان پێکهێنابوو بۆیان نییە ببنە کاندیدی سەرلەشکر. پاشان هەمووان بە کارتەکانی بەڵێ یان نەخێر دەنگ دەدەن. ئەگەر دەنگدانەکە شکست بهێنێت، نیشاندەری چاودێری دەنگەکان 1 هەنگاو دەچێتە پێش. ئەگەر 3 جار بە دوای یەکدا ڕەت بکرێتەوە، شۆڕش دەکەوێتە پشێویەوە و کارتی سەرەوەی کۆمەڵی فەرمانەکان ڕاستەوخۆ بە کوێرانە جێگیر دەکرێت، بەبێ ئەوەی هیچ دەسەڵاتێکی باڵا یان یاسای کوشتن چالاک ببێت. بەشی پێنجەم ئۆپەراسیۆنی دەرکردنی فەرمانەکان. کاتێک حکومەت متمانەی زۆرینە بەدەست دەهێنێت، قۆناغی دەرکردنی فەرمانەکان دەست پێ دەکات. فەرماندەی گشتی 3 کارتی فەرمان ڕادەکێشێت، بە نهێنی سەیریان دەکات. یەکێکیان لا دەدات و 2 کارتی تر پێکەوە دەداتە دەست سەرلەشکر. سەرلەشکر بە نهێنی سەیری هەردوو کارتەکە دەکات. دانەیەکیان لا دەدات و ئەوەی تر بە ئاشکرا لەسەر تەختەی یاریەکە جێگیر دەکات. بیرتان نەچێت لە سەرەتای ڕاکێشانی کارتەکان تا جێگیرکردنیان هەر جۆرە قسەکردنێک یان ئاماژەیەک لە نێوان فەرماندە و سەرلەشکردا بە تەواوی قەدەغەیە. بەشی شەشەم دەسەڵاتە باڵاکان و مافی پوچەڵکردنەوە. جێگیرکردنی فەرمانەکانی تیرۆرست دەسەڵاتی تایبەت دەداتە فەرماندەی گشتی. ئەم دەسەڵاتانە بریتین لە پشکنینی لایەنگری، هەڵبژاردننی نەئاسایی، چاوخشاندن بە فەرمانەکان و لەناوبردن. لە کاتی پشکنیندا، یاریزانەکە تەنها کارتی ئەندامێتی حزب پیشان دەدات، نەک ناسنامە نهێنیەکەی. سەبارەت بە لەناوبردنیش لەبیرتان بێت، ئەو یاریزانەی دەکوژرێت چیتر مافی قسەکردنی نییە و دەبێت تا کۆتایی یاریەکە بە تەواوی بێدەنگ بێت. کاتێک 5 فەرمانی تیرۆرست لەسەر تەختەکە جێگیرکران، مافی پوچەڵکردنەوە یان ڤیتۆ دێتەکایەوە کە تێیدا فەرماندە و سەرلەشکر دەتوانن بە ڕێکەوتنی هەردوولا فەرمانەکان بسووتێنن. بەشی حوتەم مەرجەکانی سەرکەوتن. بەرەی پێشمەرگە دەبنەوە ئەگەر 5 فەرمانی پێشمەرگە جێگیر بکەن یان سەرۆک تیرۆرست لەناو ببەن. بەرەی تیرۆرستیش دەبنەوە ئەگەر 6 فەرمانی تیرۆرست جێگیر بکەن یان دوای جێگیربوونی 3 فەرمانی تیرۆرست بتوانن سەرۆکەکەیان وەک سەرلەشکر هەڵبژێرن، وەک ڕێزگرتنێک لە بەهاکانی کۆمەلگاکەمان. تکایە لە کاتی یاریکردندا پەنامە بنە بەر سوێند خواردن بە خودا و قورئان. چێژی ئەم یاریە لە زیرەکی و قسەزانی تۆدایە. بۆ زانیاری زیاتر سەردانی وێبسایتی ئاری گەیمینگ بکەن.